بیسەرانی عزیزی پۆدکاستی تیوارە و کاتتان باش. شیعە بۆ بەم ڕۆژە گەیشت. چۆن چەمکی تیرۆریزم لە سوننەوە کرا بە بەری شیعەدا، بابەتی ئەم جارەی پۆدکاستی تیوارە کە لە ژووری شیکاری تیواردا ئامادەکراوە. تا کۆتایی لەگەڵمان بن و بیسەریان بابەتە بن. کردنامەنجی هەردوو تاوەری بازرگانی نیویۆرک لە 11 سپتەمبەری ساڵی 2001 لە ئەمریکا. چرکەساتێکی مێژوویە لە پەرەسەندنی هەوڵەکانی ئەمریکا و هاوپەیمانە زلهێزە نێودەوڵەتیەکان بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆریزم لە جیهان و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. چرکەساتێک کە جیهانی بەتەواوی بردە قۆناغێکی نوێوە و ئیدی گروپە توندڕەوەکان و لە نێویشیاندا. ڕێکخراوی قاعیدە کە بەرپرسیارەتی خۆی لە بە ئامانجگرتنی دوو تاوەرەکەی نیویۆرک ڕاگەیاند، بوونە ئامانجی یەکەمی ئەمریکا و وڵاتانی لەو ڕۆژەوە ئیدی جیهان لەسەر دەستی ئەمریکا و زلهێزەکان چووە قۆناغێکی نوێوە. ڕوخانی ڕژێمی بەعسیش لە عێراق زەمینەی نمایشی گروپە توندڕەوەکانی وەک قاعیدە و هاوشێوەکانی بوو. ئیدی چەمکی تیرۆر بوو بە بەهانەی دەستوەردان لە کاروباری وڵاتانی ناوچەکەدا. بەڵام با کەمێک بگەڕێینەوە بۆ مێژوو. تا بەر لە شۆڕشی ساڵی 1979 ئێران کە بەڕوخانی شا کۆتایی هاتوو خومەینی شیعی بە عەمامەیەکی پڕمەزهبیەوە هاتە سەر تەختی دەسەڵات، ڕەوتی شیعی نزیکەی 6 ساڵ بوو لە بێدەنگی و کپیدا مابووە و هیچ جومگەیەکی دەسەڵاتیان لە هیچ وڵاتێکی ناوچەکە بەدەستەوە نەمابوو. بەڵام لەگەڵ ڕوخانی شا و هاتنی خومەینی، خۆری شیعەکان نەک تەنیا لە ئێران بەڵکو لە زۆربەی وڵاتانی ناوچەکەش هەڵات. لەوەش گرنگتر جەنگی ئێران و عێراق کە تەنیا 1 ساڵ بوو سیستەمی ئێران گۆڕابوو 8 ساڵی ڕەبەقی خایاند، ئاماژەیەکی ئەرێنی بوو بۆ ئێران و ڕژێمەکەی کە توانی بەو تەمەنەکەمەیەوە جەنگێکی درێژمە و جاو ماڵ و ئێرانکەر درێژە پێ بدات و لە هەندێک وێستگەشتدا سەرکەوتوو بێت. گوتارەکانی خومەینی لە دوای دامەزراندنی ڕژیم ئیسلامی ئێران بریتی بوو لە هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی یان شۆڕشی تەشەیوع بۆ دەرەوەی سنوورەکانی خۆی و بەتایبەت وڵاتانی عەرەبی وەک لوبنان، سووریا، یەمەن، عێراق و فەڵەستین. لە دوای کەوتنی ڕژێمی بەعس لە ساڵی 2003دا ئیدی ئێران چاوی بڕیە دراوسێ نزیکەکەی و کردی بە مەڵبەند و دەواازەی فراوانکردنی بەرەی مقاومە. ئێران بەردەوام بوو لە فراوانکردنی ئەو بەرەیە کە ئایدۆلۆژیە سەرەکیەکەی بریتی بوو لە سڕینەوەی ئیسرائیل و هەڵکردنی ئاڵای دژایەتی ئەمریکا کە ئەمریکای بە شەیتانی گەورە و ئیسرائیلیشی بە شەیتانی بچووک ناودەهێنا. لەو چرکەساتەوە ئیدی دەسەڵاتی شیعە بوو بە هەڕەشە و مەترسی لەسەر ئاسایشی وڵاتان. دەکرێت بڵین کە تا بەر لە هاتنە سەرکاری ڕژێمی ئیسلامی هەرگیز بەو چاوەوە سەیری مەزهەبی شیعە نەکراوە کە ببێتە مەترسی و چەمکی تیرۆریزمی بەسەردا ببڕێت. بە پێچەوانەی تەسەنونەوە کە لە قوپۆپە توندڕە و جیهادیەکانی هەمیشە لە دەرەوەی سنوورەکانی خۆی مەترسی بوون بۆ سەر ئاسایشی وڵاتان. لە نێویشیاندا هەڕەشەی تیرۆری ئیسلامی سوننی گەیشتە ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا. جیاواز لە هەڕەشەزارێکیەکان 7 ئۆکتۆبر دەکرێت وەک سەرەتای قەڵەببوونەوەی چەمکی تیرۆر بەسەر دەسەڵاتی شیعە بە ڕابەرایەتی ئێران هەژمار بکرێت. ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و بڕینی سنووری ئیسرائیل لەلایەن حەماسەوە و کوشتن و بەدیلگرتنی سەدان هاوڵاتی ئیسرائیلی چاوی جیهانی بەرامبەر بە دەسەڵاتە ئەشکڕێژەکەی شیعە گۆڕی و ئیدی لەو چرکەساتەوە لە گۆڕنانی دەسەڵاتی شیعە و بەرەی مقاومە بوو بە کاری لە پێشینەی ئەمریکا و ئیسرائیل. لە هەنگاوی یەکەمدا غەزە و حەماس، دواتر حیزبوڵڵا و لوبنان، ئێستاش سووریا و گروپەکانی سەر بە ئێران، پێش ئەوەش یەمەن و حوسیەکان بوون بە نێچیری هەڕەشە بێڕەحمەکانی ئیسرائیل و ئەمریکا. لە ئێستادا 4 وڵاتی سەر بە بەرەی مقاومە ئیفلیج کران. یەکەم دەرەوەزەی بەردەم هەڕەمەکەش ماوە کە عێراقە، چونکە سنووریا و گروپ و ڕێکخراوانەی لە عێراقەوە هەڕەشەن بۆ سەر ئاسایشی ئیسرائیل کەم نین و بەردەوام لە ماوەی ساڵ و نیوی ڕابردوودا بە درۆن و موشک خودی ئیسرائیلیان کردوتە ئامانج. بۆ ئێران و ڕژێمی کۆماری ئیسلامی عێراق کۆدا دەواازەی بانگەوازەکەی خومەینیە تا ئەمڕۆ کە دەبوو لە عێراقەوە شۆڕشی بەناو ئیسلامی ئێران بڵاو بکرێتەوە. لە ئێستادا حکوومەتی عێراق و بەشێک لە فیگەرە دیارە شیعیەکانیش دەنگیان بەرزە بۆ دەرچوون لە ژێر سێبەری تاران. ئەوان پێیان وایە ئیسرائیل تا لە ناوبردنی کۆتا جومگەی بەرەی مقاومە دەستەڵ ناگرێت. لەم نێوەندەشدا تەنیا عێراق ماوە و درەنگیان زوو ئەو وڵاتە و دەسەڵاتی شیعەکان کۆتایی پێدێت. حکوومەتەکەی سوودانی و بەشێک لە سەرکردەکانی ناو چوارچێوەی بە تەواوی لەگەڵەوەتان کە بۆ مانەوەی دەسەڵاتی شیعە و عێراق دەبێت وڵاتەکە لە ژێر چەپۆکی تاران ڕزگاری بێت. بە پێچەوانەوە شەپۆلی گۆڕانکاریەکان هێندە خێران کە دوور نییە لە 2 مانگی داهاتوودا شەپۆلی گۆڕانکاریەکان لە بەردەم خودی تاراندا خۆیان نەبینەوە. ئەوەی کە ڕوودەدات لە ناوچەکە شکستی شیعەیە لە دوای کۆتایی شەڕ ئێران و عێراق. ئەو 8 ساڵەی کە شیعە لە مێژوودا مت بوو نەیتوانی لە ماوەی 30 ساڵی داهاتوودا نمونەیەکی جوانتر بێت لە دەسەڵاتی سوننا کە خۆی قوربانی دەستی هەمان سیستەم و دەسەڵات بوو. ئەوەی ماوەتەوە ئەوەیە
کە بە هەموو پێوەرەکان دەسەڵاتی شیعە هەم لە ناوچەکە و هەمیش بۆ جیهانی دەرەوە بۆتە نمونەیەکی قێزەون و بێزارکەر. لە هەمووشی گرنگتر بوو بە هەڵگری چەمکی تیرۆر، چونکە مامەڵەی ئێران بە درێژایی تەمەنی خۆی لەگەڵ گروپە نادەوڵەتیەکان بووە و لە پشتەوە هەمیشە و گروپانەی کردووە بە مەقاشی دەستی خۆی کە دوجار کۆی ئەو ڕێکراوانەش لەلایەن ئەمریکا و وڵاتانی ڕۆژاواوە خراونەتە ناو لیستی تیرۆرەوە. کەواتە ئەو ڕۆڵەی پێشتر گروپە جیهادیەکانی سوننە لە تیرۆر و تۆقاندندا دەیانبینی، ڕێک لە ئێستادا ئەو ڕۆڵە بەسەر سەری گروپە شیعیەکاندا قەڵب بۆتەوە و ئاکامەکەشی ئەوەیە کە خودی گروپە توندڕەوە سونیە کۆنەکانی ناو قاعیدە و داعش لە ئێستادا با فۆرمێکی دیکە و کەمێک ڕادیکاڵتر هاتوونەتە پێشەوە کە دیار نییە ئاخۆ ئاکامی ئەو گروپانەش دیسانەوە چ قۆناغێکی نوێی بۆ ناوچەکە و جیهان پێیە.